کار بۆ ئایفۆنە نوێژ دەکەی دکتۆر؟ نا ڕەنگە بیفرۆشمەوە چکە مەعاش ناتی کار بۆ خۆم دەکەم نۆبڵی ئەدەبیات وەرگرم جلەیە بەزای نۆبڵی ئەدەبیات چیە؟ جەناب دڕون خەڵاتی نۆبڵ نازانی؟ چۆن نازانم تەواو ئەمە گەمەی منداڵانە بۆ من یعنی ئەوە نییە بەڵام شەرەفێکە لە هەمان کات کە کۆمپانیای ئایزۆن پێی بەخشیوم و یعنی فەخر دەکەم دڵم خۆشە. دکتۆر لە ساڵی چەندەوە کار بە بەرهەمەکانی ئەپڵ دەکەی؟ لە 92 لە پاریس لە 87ەوە یەکەم جار کە کۆمپیوتەری ئەپڵم یعنی ئیشم لەسەر کرد لە پاریس بوو حکوومەتی فەڕەنسا بە هەدیە دامێ هەدیە نا ئەو کەسانەی کە بورسیان هەیە قەڵەبە یا زەمالەیان هەیە ئۆتۆماتیکی کۆمپیوتەرێکیان پێدەدرا ئەپڵم هەڵبژارد من ماک ئیتر بەو کۆمپیوتەرە ئیشم کرد هەتا ئێستاش هەر سوودی لێ دەبین. کار بۆ ئایفۆنە نوێژ دەکەی دکتۆر؟ نا ڕەنگە بیفرۆشمەوە چکە مەعاش ناتی. داوای چەندی لێ دەکەی دکتۆر ئەگەر بیفرۆشی؟ $3000